مەراسیمی کۆتایی پرۆژەی پەرەپێدان و بەبازاڕکردنی هەنارە کە لەلایەن ڕێکخراوی هەڵوێستەوە کاری لەسەرکراوە و لە ڕووی بەبازاڕکردنی ئەو بەرەمە کشتتوکاڵیەوە کۆنفرانس و چەند پانێڵێک پێشکەش کرا. ئەمانەوەی کشتتوکاڵ ببێتە یەکێ لە سەرچاوە سەرەکیەکانی ئابووری لە وڵاتەکەمان، چونکە ئەمە کەمتر تووشی قەیرانە بێ و بەشی زۆری بەرەمهێنان و دەستی کار و هەتا ساختکردنەوەشی لە ناو بازاڕەکانی خۆمانایەوە لەبەرەوە کەمتر تووشی قەیرانە بینەوە بە تایبەتی خۆمانەزانی کوردستان لە بەردەم چەندین تەحەدیاتە لەسەر ئاستی نێودەوڵەتی و لەسەر ئاستی ئەقلیمی. هەموو ئەم توێژینەوانی کە لێرە پێشکەشەکرێەوە هەموو بەشداری کە بەشدارانەکان هەمویان ئێمە ئەەکەینە توێژینەوەیەک و لە چوارچێوەی کتێبێکە چاپیەکەین و ئەیدین بەلایەنە پەیوەندیدارەکان لە پەرلەمانی کوردستان و لە وەزارەتی پەیوەندیدار کە وەزارەتی کشتتوکاڵە وەکو جەنابیشتانە بینن ڕاستەخۆ لەژێر چاودێری وەزارەتی کشتتوکاڵایە کۆنفرانسەکە و لە کۆتاییە دەرەنجامەکان هەمووی ئاراستەی و لایەنە پەیوەندیداراناک. ئابووریناسێک لە کۆنفرانسی پەرەپێدانی بەبازاڕکردنی هەنار ڕای وایە حکوومەت و لایەنی پەیوەندیدار پێداویستیەکانی جوتیار و کشتتوکاڵی دابین نەکردووە، لەو بوارەدا پێش نەکەوتوین، نەشتوانراوە بەرەمە کشتتوکاڵیەکان لە ئاستێکی باشدا بە بازاڕ بکرێن. زۆر گرنگە مەسەلەن حکوومەتی هەرێمی کوردستان بلەوە بکاتەوە سیاسەتی پاراستنی بەرهەمە خۆراکیەکانمان بە تایبەتی بەرهەمە کشتتوکاڵەکانمان دەسەبەرکەوە. زۆر گرنگە خۆتان نەزانن ئێستا هەرێمی کوردستان بە هاوردەی بەربوومی خۆراکی وڵاتانی دەرەوە خینکێنراوە بەداخەوە زیاتر لە سڵانەوەی پێداویستیەکانی خۆراکیەکانمان لە دەرە هاوردەکەین. ئەمە نەگەێنێت نەتیجەکەینە و نەتیجەیەکەوە بەداخەوە ئەتوانین بڵێ حکوومەتی هەرێمی کوردستان تا ئێستا لە ڕێککەوتی کشتتوکاڵیەوە نەیتوانێت ئاماژەگرنەکانی ئەم کەرتە بە تایبەتی لەم سنوورە بەدەستبێنێت. ئێمە لە هەرێمی کوردستانە هەر زەعیفین، هەر نەماتوانێت سوود لە هیچ شتێکی هەرێمی کوردستان بە شێوەیەکی باش وەرگرین. نەمانتوانێت چون عقڵەتی تیجاریمان زۆر زەعیف و لاوازە. من نەمانتوانیوە نەکرد بەرهەمی ئێمە بەرهەمی شوێنێکی کوردستان نەمانتوانێت بکەین بە شتێکی باش. تەنانەت من هێشتان ئەڵێم هەناریان هێشتان توانیمان ئیشێکی باشتری بۆ بکەین لە شوێنەکانی تر. تەنانەتمان فیستیڤاڵێکی بۆ بکەین کە خەڵکی زۆر تەنانەت لە هەرێمی کوردستان لە دەروی هەرێمی کوردستانیش بۆ داوەتکەین و ئیشەکەمان تا ڕادێک گەورەترە لە شوێنەکان لە شوێنی تر هەر نەکرابێ. بەڕاستی هەر بە عام لاوازین هەرێمی کوردستان و کورد لاوازە بە بازاڕکردن شتە. هەڵەبجە بە نیشتیمانی هەنار لە کوردستان ناسراوە و دەیان بەرەمی کشتتوکاڵی دیکەش لەلایەن جوتیارانەوە بەرەم دەهێنرێت، بەڵام تا ئێستا کێشە و گرفتەکانی بە بازاڕکردن بربەستە لە بەردەم ساختکردنەوە و بە بازاڕکردنی سەرجەم بەرووبووما کشتتوکاڵیەکان لە سنوورەکەدا. لە ڕێگەی ئەو جۆرە کۆنفرانسانەوە پێشنیاز و یاداشتی شارزانی بواری کشتتوکاڵی و جوتیار و باخەوانەکان ئاڕاستەی حکوومەت و وەزارەتی کشتتوکاڵ دەکرێت بۆ زیاتر کارئاسانی و بە بازاڕکردنی بەرەمە کشتتوکاڵیەکان. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.